ئەو کاتت باش کاک یوسف. ئەم کاتە باش کا قادر حواڵە باشی سپاس دەکەم ببوورە دەمێتر لە ناو تەیارە بووی مادام ئێستاوەیە کاک یوسف وڵات وەکو کەسایەتێک و سەرۆکی پێشووی پەرلەمان و لە قۆناغی سەرۆکایەتی توی پەرلەمان کۆمەڵی گۆڕانکاری وەتا ئاوسۆزیێتش لەگەڵ ڕۆژئاوا قۆناغی لەگەڵ کانتۆنەکان هەبوو. بەس لام زۆر سەیرە مچوومە سەر پەیجەکەت ئەوە دوسێ هەفتەیە وەزعی ڕۆژئاوا هەیە تەوعەن بەڕێزت ئەندامی کەنەکەی وابزانم وەنیا کاکی یوسف لەوێ بووم بە ماوەیە کە بەڕاستی هێنا بەشداری کۆبنەوەکارم نەکردووە. بەهەرحاڵ من هەردەم دیتانێتە لە پێشۆش بەس بەدەر لەوەی ئەندامی کەنەکەی یعنی سیر لام زۆر سیر بوو کاکی یوسف جەنابێت بە دێرەک یعنی بۆ خۆ دەزانانی ئەو ڕووداوانەی ڕۆژئاوا چەند گرنگان و وەکو مەسلەیەکی نیشتیمانی بەدەر هەر لە ڕخنەیەکمان هەبی جەنابەت یەک دێرم نەدی لەسەر ڕۆژئاوا نووسی بێدیان لە دیدارەکان من نەمدیت ناسانم ینی نەوبینی ناوەڵا ئەوەندەی چوومە سەر پەیجەکە هیچم نەدیتە وەڵا بەلامەوە سەیرە چوو بیتە سەر پەیجەکەی من نەوبینی بێجارێ هەر ئەو ڕۆژەی بەشار کەوتووە بەشارە سەر ئەوەم دیت کۆمنتەکی گشتی بوو بەڵێ باشە دواییش پێشانگایەکی تایبەت بە هین شارپرێس کردبوویانەوە فۆتۆی ئاوارەبوونی کوردانی ڕۆژاوا ڕۆشتوم بەشداریم لەوەش کردووە وە لە هەمان کاتیشە لەوێ شارپرێس چاوپێکەوتنێکیان لەگەڵ کردوم ئەوەشم داناوە لە پێیجەکەی خۆم کەڤەر میدیا چاوپێکەوتنێکیان لەگەڵ کردوم لەوێش پرسیاری ڕۆژاوایان لێ کردوم بەرەوەڵام داوەت و لە ڕاستیشە کاک قادر من لە موقعی ئەوە نیم بەرگری لاڵدەستی خۆم کەم سەبارەت بەم پرسانە من ینی هەر بەتەنیا خۆم نا هەمومان ئەوە بەڵام بەتایبەتیش باجی قسەکردن و ئیشکردنم لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانیەوە یعنی ئەوە جەنابەت خۆت باست کرد و کاتی من لە سەرۆکاتی پەرلەمان بووم بڕیارێکمان لە پەرلەمانی کوردستان دەرکردووە بۆ پشتیوانی لە خەباتی گەلی کورد لە ڕۆژاوا لەژێر هەر ناونیشانێک بێتی تێجا ئەو کاتە کانتۆنەکان بوو دوایی بوو بە خۆ بەڕێوەبەری و ئەوانە ینی لە بڕیارەکەشە حکوومەتی هەرێمانی نظام کردووە کە پشتیوانی لەگەلی ڕۆژاوا بکە و یارمەتیان با و هاوکاریان بکە بەپێی توانە و پێویستی بە هەمان شێوە کە من لە سەرۆکایەتی پەرلەمان بووم بڕیارێکمان دەرکرد بۆ نردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانی جا لەبەرەوە یعنی ئەوە ئێمە لە موقعەکانی هەر حەزیشەکەم بازم تازە و پرسیارە و کرد حەزەکەم ئەوەش باسکەم بۆ معلوماتی جەنابەت پێشەوەی پارتی ڕێ لە من بگرێ قۆنسڵی تورکیا لەبەر ئەو هەڵوێستانە گەڕابوو بەسەر هەموو قۆنسڵیات و ئەوانەیە وتبووی ئەم سەرۆکی پەرلەمانە پێویستە کات لا بگرێ یعنی پێت وایە ئەوە بەشێک لەو پیلانە بووە کە تەواو کەری بووە لە لادانت بەڵێ یعنی هەر بۆ معلوماتی تۆ خۆ سەرکەوت شەمس سەناسی توانی پێوە بکەی ئەوە کاتی خۆی وتارێکی لەسەرەوە نووسی لە یەکێک لە کەیبڵەکان کە لە سەفارەتی عێراقەوە بۆ هێن ڕۆشتووە سەفارەتی عێراقی ئەمریکا بۆ واشنگتن ڕۆشتووە ئاماژە بۆ دراوە کە قۆنسڵی تورکیا قۆنسڵیاتی دەوڵەتان لە هەولێر گەڕاوە بۆ مۆزوعە یعنی کاگی یوسف نازانم ماشەتەکانم نەدی دوو ینی وتار ینی پێم وایە ئەرچی هەمومانە وەکو شەخص وەکو ئەوە پژی لەو وەزعی ڕۆژئاوا بکەین وەگەر ڕەخنەیەک شەبوو پێویستە بکەین من نەمدیت نا یعنی تۆ دەڵێ لە ناو دیدار بەڵێ من وەکو عەرزم کردی زانی چۆنە من لە ئاستی عەمەلی پشتیوانیم کردووە ئیشم ئاخر ئێستاش گرنگە کاگی یوسف ئێستاش بۆ کاتێکیان ئەوە پێشانگایەک خۆ بەناوە نییە بۆ هەموو چالاکی بۆ هەموو کۆڕووکۆبوونەوەی بڕۆم بەڵام ئەوە کە چالاکیەک بۆ پشتیوانی ڕۆژاوا ڕۆشتوم یعنی لەوێ بەشداریم کردووە ڕۆشتم بۆ پێشانگاکە بەشداری لە دوای پێشانگاکەش چاوپێکەوتنێکم لەگەڵ کراوە لەوێش هەر باسی ئەو کێشانم کردووە لەو چاوپێکەوتنێک کە بەرمیدیا یعنی نازانم یعنی کاگی یوسف ڕات چییە لەسەر ینی حزبی ئۆپۆزیسیۆن حرەکاتی ئیسلامی
لە کوردستان لە بواری میدیایی لە بواری جەماوەری هەست پێ ناکرێتن یعنی حزبی ئۆپۆزیسیۆن هەر هەمووی نا بە نمونە من ئەوەندە متابعەی NRT دەکەم یعنی هەواڵەکانیان هیچ لە شێوەی داڕشتنی خەبەرەکانیان لە قازانجی ئەوەندەی تورکیایان ئینتیهازیانەیە لە قازانجی پاڵپشتی معنەوی ڕۆژاوانیە میدیای پەیام و ئەوەی سپێدەی یەکگرت و کۆمەڵ یعنی پێدوایە حزبی ئۆپۆزیسیۆن و حزبی ئیسلامی کوردستانی دەبی مووقفیان چبی لەو چرکە ساتە کە بەڕێزش یعنی کەمێک لەو باگراوندە هەم ئۆپۆزیسیۆنی هەم باگراوندەکی ئیسلامی هەیە. من هیچ هینێک نییە زۆر ئەم قسەیە کرێ باگراوندی ئیسلامیم یان نیمە کۆن یەکگرتوو بووی بەڵێ نانا نۆرمالە بەڵێ ئەوە شتێکی زۆر زۆر ئاساییە وایە هینە ڕسمی ئەم وڵاتە بووە کۆ یەکگرت و کوڕی ئەو میلەتەن کاگی سوکۆ عیب نییە بەس قەزم لەسەر باگراوندی باشە بەس من کەسێکی ئیسلامی نیم ینی تر ئەمە بەڵام هیچ کێشەم نییە ینی هەر کەسێک وە ئەم قسانەکات هیچ کێشێک نییە چیمە بەچیمانەزان ئەوە بەس هەڵوێستەکانمان ئێمە دیارە و ناقەشم نییە بەڕاستی من لە ڕاستیە هەڵوێستی خۆم ڕۆن و ئاشکرا و دیارە ئەوەشی پەیوەندیدارە بە لایەنەکانی تر ڕاستی من متابعەی ئەعلامی لایەنەکانی ترم نەکردووە نە NRT نە هیچ لایەنێکی تری ئیسلامی و غەیرە ئیسلامی بەڵام لە هەموو ئەمانەیە من پێم وایە ئێستا باشترین کاتە بۆ ئەوەی کۆنگرەیەکی نیشتیمانی و نەتەوەی ئەنجام بدرێ هەڵوێستی نیشتیمانی هەموو ئەگەر هەمووشی نەبێ زۆرینەی زۆری هێزە سیاسیەکانی سەر ئاستی کوردستانێک بخرێ سەبارەت بە پرسەکانی پەیوەندیدار بە هەرێمی کوردستان و ڕۆژاواش و بە هەمووانەوە هەوڵ بدەن کە ڕۆژاوا لەو مەترسیانەی کە لەسەرەتی هێم کرێت یعنی پشتیوانی بکرێ و لە هەمان کاتیشە هەوڵیەوە بدرێ پشتیوانی ڕۆژاوا بکرێ لەوەی بە دەستێوەردانی نێودەوڵەتی بێت بەڕێککەوتن بێت لەگەڵ ئەو دەسەڵاتی کە تا ئێستا کەس نازانێ چ جۆرە دەسەڵاتێکە بێت مافەکانی پارێزراو بێ و ئەو هەڕەشانەی لەسەریانە کەم بکرێتەوە ئەمە پێویستە کات ئەنجام بدرێ و پێویستە کات بە شێوەیەکی حەکیمانە مامەڵە لەگەڵ ئەو دۆخە بکرێت و هەمووان پشتیوان بێنەوە پێم وایە یعنی ئەمەی کە ئێستا باسی یەکەم 2014 کە سەردانی کاک مەسعودم کردووە ئەو داواکاریەم لێ کردووە کە کۆنگرەیەکی نیشتیمانی بکرێ لەسەر ئەو بابەتانەوە استراتیژێکی نیشتیمانی دیاری بکرێ چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی ئەوانە و ئەگەر ئەو کاتە ئەوە بکرایە لە ڕاستیە ئەوە ئەو کاتە نە ئەفرینە کەوت و بامان شێوە خەباتی هەرێمی کوردستان و خەباتی ڕۆژاوا یەکتری تەواو کرد بەدڵنیاییەوە ئێستا ئێمە لەسەر بەحرە ئەگەر وامان بکردا ئێستش نەچۆ بچێ پارچەیەکی تری کوردستان دەفەتێکی هاتۆتە بەردەم و لە هەمان کاتیشە مەترسی لەسەرە زۆر زۆر گرنگە بە ڕۆح و گیانێکی نیشتیمانیانە هەوڵی بدرێ دەفەتەکان بخۆزرێتەوە و لە مەترسیەکان بپارێزێت. کاک یوسف ئێستا بەخۆ دەزانی ئەوە لە 20ەوە مەشەلەی هەڵبژاردن تەواو بووە 21ەوە تا ئێستا پەرلەمانەوە نەبەر لەبەرەوەیە تو باگراوندێکی پەرلەمانی شتێ بۆیە دەڵێم یعنی جێگای شەرم نییە ئەو سێ حزبە تا ئێستا نەیانتوانیە یەک کۆبوونەوەیەک بکەن دوو لەسەر وەکو ڕێ ئەوەیەک نەدەکرا پەرلەمان بە پەلا کۆبوونەوەیەک بکە چکە ئەو شەرعیەتە هەیە وابزانام لە ڕووی یاساییەوە پشتگیری وەزعی ڕۆژئاوا بکانیان ئەوە تا پەرلەمان بتە سەنتەرەکە ئەو دوو بەرەیە لێکتر نزیک بکاتەوە یان داوا لە خەڵک بکە ببێتە منبەرە کەچی پەرلەمان لە وەختەش پەرلەمانی باشوور کۆ نابێتەوە وە سەرۆکەکەی ئێستاکەنەوەی نوێیە وابزانم ئەوە یعنی تۆ ئەو پەرلەمانە لۆ چ کاتێک هەیە بەڵێ خۆی دۆخی هەرێمی کوردستان نەگۆڕاوە یعنی وازەحە ئێمە لە هەرێمی کوردستان دوو هینمان هەیە دوو زڵمان هەیە دوو ئیدارەمان هەیە ئیدارەیەکی پارتی و ئیدارەیەکی یەکێتی لەو ناوەڕاستەشە شتێکمان هەیە بە ناوی دەستگاکانی هەرێمی کوردستان کە ئیتر نێنچ شەرعیەتیان هەیە ناوە بە ناوە هەڵبژاردنێکە کرێ ئەو کۆی هەڵبژاردنمە ئەو هەڵبژاردنەی کە کرا دوای 6 ساڵ هەڵبژاردنێک کرا ئەو باس و خواسەشی کە لەسەر هەڵبژاردنەکە بوو نە هەڵبژاردنەکە نەزیک بوو لەبەرەوەی
دادپەروەرانە نەبوو لەبەرەوەی ئەو دوو حیزبە کۆنتڕۆڵی هەموو شتێکی هێزە ئەمنی و چەکدارەکانی هەرێمی کوردستانیان کردووە یعنی تحکومەکەن بە دەنگدانەوە نە یعنی دوای خۆش دەزانی دوای هەڵبژاردنەکە قسە و باسێکی زۆر دروست بوو لەسەرەوەی نەتیجە گۆڕاوە بۆیە ئەمە دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەیە تۆ ناتوانانی چاوەڕێ ئەوە بکەی کە ئێستا لەو دۆخەیە پەرلەمانێکی ئەکتیڤ و چالاکت هەبێ و یعنی بتوانێت بۆ شێوەی کە پێویستە کارەکانی خۆی بکات من ئەزانم ئەمە دۆخە گشتیەکەی هەرێمی کوردستانە بەڵام بەدڵنیاییشەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش هەر یەکە و کێشە و گرفتی تایبەت بەخۆشی هەیە و ئەوانش هەم کێشەی ناوخۆییان هەیە و هەم کێشەی پەیوەندی ئەم لاولاشیان ڕەنگە هەبێت نازانم من ئەوە پێویستەکات لەوان بپرسی بۆچی ئەمە ناکەن بەڵام کۆی دۆخە دوتێک پۆشتۆرێک بەڵێ کاک یوسف لەو ماوانەیەوە کۆمەڵێک جموجۆڵی باشتان کردێ لەوە 1-2 ساڵی ڕابردوو لە بەغدا مەسەلەی هاوتاکردنی موچە و ئەوانە زۆر کەسی تریش ئەڵێ ئێمە بووینە حقیقەتەکە لە چێ جەنابیش دەڵێ ئەمن بوومە ینی ئەمە نامێ مۆزوع ئەوەندەی نەتیجە گرنگە بەڵام لەگەڵ ئەوەش کە قسە لەگەڵ دەگەین ینی حقیقەتی ئەو مەسەلە چییە کە شتێک سەر دەگرێ هەمووی دەڵێ ئەمنم بەڵام ئەگە سەر نەگرێ کەس ناڵێ کەس خاوەنی نییە خۆی وایە ڕاستەکەی ئەو مەسەلەیە ئەڵێ سەرکەوتن باوکی زۆرە باوکی زۆرە و ژێرکەوتن و شکستیش هەتیوە شتێکی ئاساییە خەڵکێکی زۆر ئیشی کردووە لەو بابەتە لە بابەتی موچەوەوانە باوا بڵین دەستی هەموو لایە خۆش بێت ئەویان کردووە بەڵام ڕاستیەکەی یەکەم بابەت یەکەم داوا لەسەر پرسی موچە لە دەرگای باڵای فدرالی بردیەوە یعنی توانی سەرکەوتن بەدەست بێنێ و توانی قەناعەتی بە محکمەی بە دادگای باڵای فدرالی کە دەبەردن و موچە و داوایە بوو کە ئێمە بۆ مەسەلەی خانەنشینان بەرزمان کردەوە لەم دواییە جێبەجێش کرا لە هەرێمی کوردستان و یعنی پێشووتر داوا کرابوون چەند داوایە کرابوون و داوانە لە ڕاستیە سەرکەوتوو نەبوون من ناچمە تەفاسیلەوەی کە بۆچی سەرکەوتوو نەبوون و خەڵکێکیشان یعنی لەسا لە هێز و لایانی سیاسی وا هەیە نزیکی 8 داوای بردوتە بەردەم دادگای باڵای فدرالی تا ئێستا تەنها یەکدوانێکی بردوتەوە یەکیانەوە بووە کە لەگەڵ ئێمە کردویانە کە تاتی خۆی لە مەسەلەی پەرلەمانە یعنی ئەوەی تەمدیدی پەرلەمان بۆیە هەر کەسێک هەوڵێکی یاوە لەوە لە ئەنجومەنی نێرانی عێراق هەوڵیاوە لە دەرەوەی ئەنجومەنی نێرانی عێراق لەناو هێزە سیاسیەکان هەوڵیداوە بۆ پشتیوانیکردنی مەسەلەی بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێم لە دەرگای باڵای فدرالی سکاڵای تۆمار کردو دەستی هەمویان خۆش بێت هەمویان بەشدارن ئێمەش بەشدار بووین ڕاستیەکەی نەکرد تەنها لەسەر مەسەلەی موچەی خانەنشینە وەکو لەسەر ئەو پرسەی تریش کە پرسی بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمە ڕاستە دوو داوا لە دەرگای باڵای فدرالی هەبوون بەڵام ڕاستیەکەی هیچ یەکێک لەو دوو داوایە داوای بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمیان نەکردبوو بەڵام ئەوەی کە ئەو خەمو خۆپشاندانانی کە لە سلێمانی هەبوو ئەو کاتە سەبارەت بە موچە ئەوە یەک دوو هەوڵی کۆمەڵە خەڵک لە بەغا چ لە ناو ئەنجومەنی نێرانی عێراق چ لە دەرەوەی ئەنجومەنی نێرانی عێراق بۆ بردنە پێشەوەی پرسی بنەجێکردنی موچەی موچەخۆران کە بەندەش بەشدار بووم کیان مەسەلەن نوێنەری مامۆسانی ناڕازی گاند من بە سوودانی بۆ ئەوەی بڕوان لەگەڵی دابنیشن دکتۆر غالب بەشدار بوو تایە کۆمەڵێک مامۆسانی ناڕازی بەشدار بوون تایە و بەدڵنیاییشەوە کۆمەڵێک ئەندامی ئەنجومەنی نێرانی عێراقیش تەبەنی ئەم مۆزوعیان کرد هەر لە بیدایەتەوە هەندێک لەوانەی لەناو ئەنجومەنی نێرانی عێراقا ئێستا زۆر بە دەمگەرمیەوە باسی مەسەلەی بنەجێکردنی موچەکان موچەخۆرانەکەن پیان وا بوو نادەستوریە وە قسەشیان کردووە کاتی خۆی وجان ئەمە نادەستوریە بەڵام ئێستا باڵێن وەڵا ئەمە ئێمە کردووانەوە بەهەرحاڵ هەر کەسێک کردوێتی دەستی خۆش بێ پێم وایە خەڵکێکی زۆریش هەوڵی داوە یعنی یەک و دوان نین ئەوە گرنگە ئەزانی کارخادر بەبێ بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و بەبێ یەکلاکردنەوەی پرسی نەوت و ناردنی نەوتی هەرێم لە ڕێگەی بەغدا و ینی ناردنەوەی داهاتە ناوخۆییەکان نیوەی داهاتە نانەوتیەکانی
هەرێم بۆ حکوومەتی اتحادی پرسی موچە بە بنچینەی چارەسەر ناوێ بۆیە پێویستی بە هەوڵی هەموو لایەکەی بۆ چارەسەرکردن. باشە کاگیش دوایین شت بێنە سەر گۆڕان، یعنی ڕخنەیەک هەیە ئێمە شەیتمان لەگەر ئەو خەڵکەی کە جەنابێت لە بدایەتی کە گۆڕان بەرەو بنەماڵە بوون ڕۆیی جەنابێت لەو دەنگە ئەوەکە دیرێکتەکان نەبووی، دوای ماوەیەک هەڵوێست وەرگرت لەسەر بەبنە ماڵەکردن ئەو شێوە مامەڵەی گۆڕان. ڕخنەیەک لە تو دەگیرێت کە دەبە لە دەنگە سەرەتاییەکان بی کاتێک کوڕەکانی نەوشیروان مستەفا ڕۆڵی هاتنە پێشوەکو وەریسی سیاسی لە پشتەوە یعنی باڵادەست بوون. ڕخنە لە دکتۆر یوسف هەیە بە ئێمەشەوە بە منیشەوە باوا بڵێم کە دەبواە لە دەنگە دلێرە سەرەتاییەکان بیچکو مەبادی ئیت و لەگە سیستەمی ببنە ماڵەکردن ئەوە نیە مەژرێن ینی ئەویان نەبوو. هەمومان دەزانین هەر لەگە داگیرکردنی بە تەواوەتی ئەو وەریسی گردەکە دەبواە ئێوەمانان هەموو ئەو دەنگانە بەشێکتان زۆر درەنگ هاتنە دەرەوە یان هەڵوێستان وەرگرت. دەکرێت ڕوونکردنەوەیەک لەو بارە بدەیت؟ ئایدەست خۆش بێ سپاس دەکەم بۆ پرسیارە. لە ڕاستیە من پێم وایە هەموو کورتکردنەوەی کێشەکانی گۆڕان لە پرسی ینی ئەمەی تەوریسی سیاسی ئەمەی کە باسەکرێت دادەکردنەوەی کێشەکانە و ئەوە هەموو حقیقەتەکە نییە. نەزانم فعلا لە دوای وەفاتی کاکنووشیوانەوە چیاونما هەندێک ڕۆڵیان بینی و ڕۆڵیان هەبووە لە ناو بزوتنەوەی گۆڕانە و ینی هەندێک شتی تریش کە هەبوون پێویست بوو یەکلا بکرێنەوە یەکلا نەکرانەوە بە تایبەتی پرسی مڵکایەتی گردی زەرگەتە کە من پێم وایە من و زۆرێک لەو هاوڕانەشی کە ئەو کاتە لە ناو گۆڕان بووین یان ڕەنگە ئێستاش خەڵکێکە لە ناو گۆڕانە پێم وایە کە ئەو مڵکی گشتیە مڵکی حیزب و بنەماڵە و خێزانێکی دیاریکراونیە و پێویستە کات وەکو مڵکی گشتی مامەڵێ لەگەڵ بکرێەوە. من بە سەراحەت ڕێی خۆشم بە چیاو نماوەتوە لەمڕۆ، بەڵام من پێم وان نییە هەموو کێشەکانی گۆڕان پەیوەست بێ بەمە، بەڵکو سراع و ململانیەکانی نێوان تەرەفە ناکۆکەکانی ناو گۆڕان نەک هەر بۆ پێش وەفاتی کاکنووشیوانە گەڕێتەوە، بەڵکو هەندێکی بۆ سەردەمی تەکەتولاتی جارانی ناو یەکێتیە گەڕێتەوە. من بەداخەوە یعنی دوایی کە ئەو سرعانە چۆن بوویەوە چوون بە دوای هەندێک لەو کێشانە بزانم هۆکاری سەرەکی کێشەکان چیە باوەڕ هەبێ بۆم دەرکەوت ئەوە نییە لە هەندێک برادران و ئەوانەمە پرسی کە پێشتر ئاگاداریەوە بوون. هەندێک لەو سراو ململانیانەی کە لە نێوان تەکەتولی جیاوازەکانی گۆڕان هەبوون ڕیشەی هیچ تەکەتولاتی ناو یەکێتی جاران بوو. ئەمە لایەکی یعنی ململانیەکان ململانەی کۆنترن ینی هەتا پەیوەندیدار نین بە دوای وەفاتی کاکنووشیوانەوە. ئەمە لایەکی. لای دووەمی بەڕاستی توندبوونەوەی ئەو ململانیانە دەرفەتی زیاتری ڕەخسان کە بۆ نمونە چیا ڕۆڵێکی زیاتر ببینێن لە ناو بزوتنەوەی گۆڕانە. ینی من لەگەڵ یەکێک لەو برادرانی کە یعنی یەکێک بلۆکیادانی پێشووتری گۆڕان جارێکیان دانیشت بووین باسی ئەو مۆزوعەکراوتم کاپیتان وەڵڵاهی خلاف و ململانی بینی ئێوە وای کرد کە بۆ نمونە چیا لە هەندێک شتا ڕۆڵی زیاتر ببینە لەبەرەوەی کە ئیشەکان بە باشی ناڕۆیشت و ئەوە وای کردکەوەی دەرفەت بڕخسێنە بۆ ئەگیناوم پێم وتم برادێکی فراسیۆنی خۆشمان ئەو کاتی فراسیۆنی پێشووی گۆڕان لە ئەنجومەنی نوێرانی عێراق دانیشت بوو وتمەوە لە فڵان کەس برسە ئێمە فراسیۆنە بووین لە بەغا بزانم کێتوانیەتی دەستێوەردان لە کاروبارەکانمانە بکە لەبەرەوەی ئێمە بۆ هەمووش پرسێک بۆ هەموو پرسێک کۆ بووینەوە خۆمان کۆ بووینەوە و بڕیارمانەدا لەسەر پرسەکان و بڕیارێکی خۆمەمان جێبەجێ کرد تەواو یعنی بەس کاک یوسف ببوورە یەکشتم ماوە لەمەیە کەواتە ئەو ململانی و ناکۆتی قوڵانی کە هەبوون وهی و هەندێکیانی سەردەمی تەکەتولاتی ناویەکێتی جارانیش بوون ئەوە ڕۆڵی بینی کە هەندێک بۆشایی بکاتەوە کە ڕەنگە چیا لەو بۆشاییانەوە وا بوو کە من نمونەم لایە یعنی ئێستا پێویست ناکە لێرە باسی بکەم. سێهەم شت لە ڕاستیە پرسی بەشداریکردنی گۆڕان لە حکوومەتەوە ئەمەیان پەیوەندی بە بنەماڵەی بوونی گۆڕان و ئەمەوە نییە یعنی ئەوانە کۆمەڵی خەڵک ڕۆشتن کۆمەڵێک لەو ڕێخەری گشتی و خانی ڕاپەڕاندی پێشوو ڕۆشتن ڕێکەوتنێکیان کرد لەگەڵ پارتی و هاتن وتیان ئێمە لە ماوەی 6 مانگا مڕاجعەی ئەم ڕێکەوتنەکەینەوە پیانەڵێن ئەگەر چی جێبەجێ نەکرابوو دوای ساڵێک ئەگەر ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرابووە کشەینەوە
باشا نك او من مراجعه نك مراجعه نكردو نك نكشانوا بلكو دوایی روشن بەشداریان کرد لە بڕینی موچەی خەڵکو ئەوانە جایتر يعني ئەوە بوو ئێمە لە دوجارە من لە ڕاستیان لە کۆبوونەوەکانی پێشووتری ناوجباتی نیشتیمانی قسەی خۆم هەموو کاتێک کردووە سەبارەت بەو پرسانە بەڵام ئەوەی تریش يعني کەیتر هاتە سەر بڕینی موچەی خەڵک لە ڕاستیە بەندە و دامانی تری کراسۆن نەمانتوانی بیاڵوێستین لەو پرسانە بۆیە ڕامانگەاند و لە سەرەتاوە هێمان کرد علاقی خۆمان وا پشڕان دواییش ئیتر بە تەواوەتی پچڕین. بەس کاگی یوسف ئەتوەڵی مەسەڵەن بە چیام گوت بەس ئەوە کۆدەتا بوو لە ناو مەبادئی گۆڕان کە حزبێک 10 ساڵ بانگەشەی لە بۆ دژایەتی میراتی بنەماڵەیی داگیرکردنی زەوی گشتی کرد. ئێوە مەسەن تۆ دەڵێ پێم گوتیە تۆ ئەوە و سەرۆکی پەرلەمان ئەنسوڕەشێرە فعالی گۆڕان بووی کەسا یەکێک لە ڕەمزەکانی گۆڕان بووی دەبووە نووسینت هەیە کاگی سوف لەسەر ئەوەی ئەو کاتی ئەتو دژ ببی لە مانجی 11 2017 بوو ئەخبەروار گرنگە کاگی سوف تۆ لە مانجی 11 یەک نووسینت هەیە دژی داگیرکردنی یان بە تەوریستکردنی بە بنەماڵەکردن و داگیرکردنی موڵکی گشتی لەلایەن کوڕەکانی نەوشیروان مستەفاوە بەروار زۆر گرنگە بەڵێ من وابزانم ئەو کاتانە بزانی من لەگەڵ ئەوە نەبووم هەندێک شت لە بیدایەتەوە یەکسەر ببرێتە سەر میدیا باز بکرێت من لە کۆبنەوە ناوخۆیەکانی گۆڕانە لە قسەکردن لەگەڵ خۆشیانە ئەم قسە و باسانەم کردووە پێم وابێت ساڵی 2019 ئەگەر بە هەڵیان نەچوو بێتم و تارێکم نووسیەوە داوای ئەوم کردووە بەسەوە 2017 ڕوویدا کاکی یوسف ئەزانی چۆنە نا 2017 ڕووی نەیەوە کاکە جان ئەو مەوزوعە بەو شێوەیە کاکی یوسف لێ قەوزەگە ببووری من باشم لە بیرە لە ئاوێنە بووە مانشێت 2-3 مانگ دوای مردنی کاک نەوشیروان مستەفا بوو لە مانجی 11 بوو من دقیقم لەوەی بەهەرحاڵ لە 2017 مرد دوای ماوەیەکی زۆر کەم یەکسەر بووە مانشێتی ئاوێنە هەتا کاک عەبدوڕەزاق شەریف وتەیەکی دەڵێ ئێستا چلەی نەچووە تەرمەکە بە تەواوەتی نەنێژرایان ئەوە نەبووە ئەو مەوزوعە لەو هاتە گۆڕێ یعنی من باشم لە بیرە لەبەرێ بە خۆمان لەو بەرەبوون هەر ئەو دەمی دژ بووین 2017 1-2 مانگ دوای مردنی کاک نەوشیروان بوو بەڵێ ئەزانی ئێستا لەم مۆزوعەیە من نامەوێت بچمە زۆر تەفاسیلەوە کێچی وەرگرتووە لە ناو یەکێتی کێ چەندێ پارەی وەرگرتووە کاک نەوشیروان چەندی وەرگرتووە کامە تەفاسیلی هەیە نانا بەس ئەوە مەبدەئەکی گۆڕان بوو کاکی ئەوە فەرقە مەبدەئێکی گۆڕانە بەڵێ وایە ڕاستە من ئێستاش پێم وایە ئەو گردە نەمڵکی گۆڕانە نەمڵکی کوڕەکانی کاک نەوشیروانە ئەو گردە مڵکی گشتیە و من بابەتێکم هەیە نووسیومە کاتی خۆی نووسیومە پێویستەکات ئەمە بکرێت بە وەقف بەڵام ئەو حکایەتەش بەو شێوەیە نییە کە باسەکرێت ئەسڵەن هەر لە بیدایەتەوە ئەو گردە لەسەر کۆمپانیای وشە بووە کە کۆمپانیای وشە کاک نەوشیروان خاوەنەکەی بووە هەر لە بیدایەتەوە من نامێ بڕۆم پاساو بۆ ئەم مەوزوعە بێنمەوە ئێستا بەڵام ئەو شتەش بەو شێوەیە نییە ئەو کاتە وروژێنراو ئەمە هین کراوە بەناویانەوە نا ئەمە لەبەرەوەی پێشووتر کاک نەوشیروان خاوەنی کۆمپانیای وشە بووە دوای کۆمپانیای وشە چۆتە سەر کوڕەکانی و ئەوە ئاوا بووە یعنی مەوزوعەکە پەیوەندی بۆەوەیە کە منیش پێم وایە لە کاتی یعنی ئەو کاتێکی گونجاو نەبووە بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیە ببێ لەگەڵ خۆشان باسم کردو لەگەڵ محامەکەشی کە ئەو ئیشەی کردو باسم کردووە ئەو هەندێک مبرراتی وتووە من ناچمە مبررات بەڵام وەکو بۆم باس کردی ئەم پرسانە یعنی بەستنەوەی هەموو کێشەکانی گۆڕان بەم پرسانەوە بۆ سادەکردنەوەی مەوزوعەکەیە و بۆ خۆجزینەوەی لە بەرپرسیارەتی من نەزانم ئەمە ئەم کێشەیە هەیە ئەم کێشەیە وجودی هەیە بەڵام من یەک پرسیار بتووەکەم بەڵێ سەرۆکی حزبی تریش هەیە ئێستا هەر لەم سلێمانیە و ئۆپۆزیسیۆنیشە بەڵێ چەند هەزار مەتر زەوی بەناوی کۆمپانیەکانی بەس کاگی سوڤەزانی چییە دەکرێت لە سەویش قسە بکرێت ئێمە ئێستا قسەمان لەسەر گۆڕانە ئەوە نابی شەرعێلی دەین یعنی هەمان نموزەجە دەبوو بەڵام من پێم وا بوو ئەم
موضوعە ئەبێ لەناو خۆی بۆڕانە قسەی لەسەر بکرێ نەک ئەوەی یعنی خۆی ململانەیەک هەبوو لەناو بۆڕانە ئەمە کرا بە بابەتی ئەمەژی کرا بەیەکەی ناکە بەس یعنی لۆ گەنجێک دەنگدەرێک خەڵکێکی ئێمە چاودێر یعنی شۆک داگیرتی کە درێژەی پێدرا گە لە قۆناغی کۆنش بە ناوینەوە شیروان بوو ئاسایی بوو مەسەن هەتا حەدەک ڕێخەر بوو ئەوە بوو بەڵام دوو کوڕەکانی چ مەوقعیان هەبوو ئەو دەمی زۆر شوکە تەفاصیل ئەم مۆزوعە بە من باسی هەندێک گفتوگۆی خۆم لەگەڵ کاکنۆشتان کە کاتی خۆی من ئەم مۆزوعەم لەگەڵ کاکنۆشتان خۆی باس کردووە یعنی ئەوە نییە ئەمەوانان من نەم یعنی هەر دوایین پرسیار بوو کاک یوسف نامەوێت ئەین چکۆ وەزعی ڕۆژاوام لا گرنگترە لە زەمەنی ئێستا بەڵێ کرد بە ئەوە بۆ باسکەم کاکنۆشتان من یەک دوو جار ئەم مۆزوعەم لەگەڵ کاکنۆشتان باس کردووە کاکنۆ شیروان ئاوا باسی کرد وتی هەستمان کرد هەندێک لە زەویە گرنگەکانی سلێمانی یان گرنگەکانی سلێمانی ئەندامانی مەکتەبی سیاسی تەماعی تێکەن و لەبەر ئەمە هاتین کردمان بەناوی ئیدارەی گشتیەوە بۆی دەستکارین بەڵێ وتی بەڵام دوایی سەیرەکەین پاش ماوەیەک لەمەش لە فورە دەورانێکی لەگەڵا لێدەن بە ناوی ئیستثمارکردنەوە یەکدوانێکیان ڕۆن لەگەڵ ئەم دەوڵەمەند و ئەو دەوڵەمەند ڕێکەکەون ئەیکەن بە پرۆژەی ئیستثماری وەکو پرۆژەیەکی وەک فعلا لەسەر یەکێک لە گردەکانی سلێمانی کراوە بەڵێ وتی کە من وازم هێنا ئەوانە وتی لەو کاتەیە ئەم گردەش کرابوو فڵان کەس لە ناو یەکێتی باسی کرد وتی تەماعی تێ کردووە و قەناعەتی بە هەندێک لەو برادرانەش کردبوو کە خانووی تیا دروستم بۆ ئەندامانی مەکتەبی سیاسی ئەوانە ووتی بۆیە من داوایم گردەم کرد لە مامجلال بۆ ئەوەی ئەمەش نەکرێت بەشتی تایبەت و ئەوانە بەڵکو ئەمە ئاوا بمێنێتەوە و کاکنۆشتان باسی ئەوەی کرد وتی ئەمە وەکو ئەمانەتێک وایە لە لامان هەر کاتێک زانیمان لە دەستی دەوڵەتە پارێزراوە ئەوە پێویستەکانی دەوڵەتە یعنی ئەبێ تەسلیمی دەوڵەت بکرێتەوە ئەمە یعنی پێ دوایە کاکنۆشیروان وەسیەتە چوایی هەیە کاک یوسف من نازانم بەڕاستی وەسیەتی نووسراوی هەبێ یامەنیەت ئەو بەرپرسیە کەمە لەو مۆزوعی دەبی ئینسانێکی مێژوونووسی شا بەڵێ ئەو ئاوا بیری لەو مۆزوعە کردەوە بۆیە مەسەرەن خەڵک هەبووە هات داوای ئەوەی لێ کرد کە مەسەرەن نادی ئینە کافتریا و نادیکی کۆمەڵایەتی تا دروستکە ڕازی نەبوو و نەیهێشتووە یەک پرۆژەی تا جێبەجێ کرێەوە جگە لەوەی کە ئەو شانەی گۆڕانی تاکراوە پێم وایە ئێستش ئەو مۆزوعە بەوە چارەسەرە بێت کە ئەو گردە بکرێت بە وەقف ئەو دامەزراوانەی تا دروست کرێت کە پەیوەندیدارن بە دامەزراوەی کولتوری کاتی خۆی تاکنۆشتان ویستوێتی کاری تا بکات ئەکینا یعنی بەوە معالەجە بێت من وای تێک بەڵێ کاگیش زۆر سپاست دەکەم بۆ وەڵامەکان زۆر سپاس بۆ وەڵام و ئەو دیدارە کاتە چ خۆش